خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگ و کاریگەرەکەین، ئەویش کاریگەری گەنجە لەسەر کۆمەڵگە. بێگومان هەر کۆمەڵگەیەک لە چەند توێژێک پێکدێن، ئەو لە منداڵەوە دواتر بۆ نەوجەوان، دواتر بۆ گەنج، دواتر بۆ ئەوی کە کامەڵە بێت، دواتر بۆ ئەوانەی کە بە تەمەنا ئەچن وردە. جا ئەو کۆمەڵگەی گەنجی زۆر بێ، کۆمەڵگەیەکی زیندووە، کۆمەڵگەیەکە دەستی کارتیە فراهەمە، کۆمەڵگەیەکە بۆ گۆڕانکاری ئامادەیە و گەنج دائیمەن تاقەوزەیەکی پێیەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەو حاڵەتەی تایەتی قوبوڵی نییە حەزەکە قۆناغێک ستێپێک بچێتە پێشتر بگا بە قۆناغێکی باشتر لە ژیانی خۆیان. جا ئێمە هەر لە سەردەمی هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام و هەتا ئێستا تەنانەت لە ڕووی ئاینیشەوە گەنج با بڵین بایەخێکی زۆری پێدراوە و ڕۆڵێکی گەورەی هەبوو ئەو گەنجە ئیماندارانەی کە لە شاری مەکە و مەدینە بوون، سەحابی بوون، لە خزمەت پێغەمبەرا بوون صلی الله علیه وسلم، بیگرە بیهێنە حتاکو ئێستا گەنج ڕۆڵێکی کاریگەری لە هەموو کایەکانە، کۆمەڵایەتی، دەستی کار، ئەخلاق، لە هەموو ئەم بابەتانەدا دەستی باڵای هەبووە. جا لە هەرێمی کوردستانیش لە نیاخان ئێمە کۆمەڵگەیەکین سواز بۆخوا کۆمەڵگەیەکی گەنجمان زۆرە، یعنی ئەوە نییە بڵێ وەکو هەندێک وڵاتی ئەوروپی گەنجی کەم بێ و بە تەمەنی زیاتر بێ. ئەمە خۆی لە خۆیان خۆی پەروەردگار ئەمی کە بە ئێمە بەخشیوە، ئەمە خۆی با بڵێن خاڵی هێز و قووەتە. بەڵام ئایا گەنجەکانی ئێمە تا چەند توانیوانە بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن، بە ئەرکی گۆڕانکاری پێشخستنی کۆمەڵگا؟ ئەمە بەڕاستی ئەبێ قسەی لەسەرکەین. بۆ ئەم بابەتش ئەمڕۆ میانداری زۆر بەڕێز سەروەری ئیمام سلێمان چالاکوانی کۆمەڵگەی مەدەنیمان کردووە کە بەڕێزیان دەست و پەنجەیان لەگەڵ بابەتی گەنج و لاوانە زۆر نەرمە و هەمیشە هەم خۆی گەنجە هەم لە نزیک گەنجانەوە. کاک سەرۆر بەخێر بێت. با لەو پرسیارە سادەیەوە دەست پێ بکەین، لاوەڕۆکەکەی سادە نییە بێگومان، بڵین گەنج کێیە و ڕۆڵی چیە لە کۆمەڵگایە؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆم دەرفەتەما و سای بەڕێز خوشی من. بێگومان گەورەترین گۆڕانکاریەکانی دنیا گەنج ئەنجامیانەدا و ئەگەر بە بچووکترین پێناسە پێت بڵێم گەنج گەنجینەی گۆڕانکاریە، گەنج گەنجینەی نوێبوونەوەیە، گەنج گەنجینەی هەنگاوی تازەیە، گەنج ئەو خوێنە تازەیە کە ئەتوانێت کاروبارەکان لە قۆناغی بۆ قۆناغێکی تر ببە، کە ئەتوانێت کۆمەڵگە لە ئاراستێک بۆ ئاراستێکی تر ببە، کە ئەتوانێت ڕێک ئاراستەی بە ڕێوەبردنی کۆمەڵگە پێچەوانە بکاتەوە. بۆ نمونە گەنج ئەوەیە کە ئەتوانێت بە عەکسی شەپۆلەوە مەلە بکە، گەنج ئەوەیە کە ئەتوانێت با بڵین هەموو ئەوانەی کە بەلای خەڵکانێکەوە ئەسەمە ڕوو بدەن بەلای گەنجەوە ئاساییەکە ڕوو بدا، بەلای گەنجەوە توانێت بیکا بە ڕوودا و بیکا بە قەزیە. بۆیە گەنج لە ناو کۆمەڵگەیە ئەگەر بەدێ ڕێدیاری بکەین ئەو جیلە ئەو چینەیە کە خاوەنی وزەی گۆڕانکاریە. ئەگەر کۆمەڵگە بە سیارێک بشوبهێنین، گەنج ئەبێتە وزەی جوڵەکردنی ئەو سیارەیە. گەر ینی کۆمەڵگە بە تەنورێک بشوبهێنین، گەنج ئەبێتە ئەو ئاگرەی کە گڕوتین ئەدا بنەوە تەنورەکە و بێتە هۆکاری بەرهەمهێنان. هەموو هۆکارەکانی گۆڕانکاری لە کۆمەڵگەیە لە هەموو ئاست و پێگەکانە گەنج ئەتوانێت گۆڕانکاری تیا بکە. زۆر باشە. لەوانەیە لە ئێستادا هەلومەرجی بە هیواکردنی گەنجان زۆر بێت، چ لەوەی کە دەخوێنێت و بڕۆنامەیەکی ئەوەی کە بەدڵی خۆیەتی بەدەست نایێنێت، دواتر هەلی کارێکی باشی دەست ناکەوێت، دواتر هەلومەرجێکی وای نایەتە پێش کە هاوسەرگیری بکات. ئایا دەبێت گەنجان هەر لە سەرەتای ژیانیانەوە بێ هیوا بن و بیر لەوە نەکەنەوە کە ئەوان هێزی کۆمەڵگان و بزوێنەری ناو کۆمەڵگان و واز لە بێ هیوایەتی بێنن؟ هەر کۆمەڵگەیەک لەم دنیا گەنجی ئێمال کرد بێ، گەنج ئەوی کردووە بە مێژوو. ئەگەر تەماشای بەگلادیش بکەی ئێستا کە گەورەترین گۆڕانکاری تازی سیاسیە کە لە جیهانە ڕووی دابێ، گەنجەکان سەرۆکایەتی حکوومەتی ئەم کاتی بەگلادیشان کرد بە مێژوو. هۆکارەکەی شەگەڕێتەوە بۆچی؟ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی دامەزراندنی گەنجان پشتگوێ خرا. تەنانەت ڕێژەی دامەزراندن کە پێشتر لە سەڵاسی بۆ شەهیدان و بنەماڵی شەهیدان و ئەوانە بوو بەرز کرایەوە بۆ 155. ئیهمالکردنی
چینی دانەزراوی گەنج ینی بێ ڕۆڵکردنیان لە کۆمەلگا لێسەندنەوەی ڕۆڵە حەقیقیەکەی خۆیان ئەبێتە هۆی ئەوەی کە سیستەمی بەڕێوەبەری ئەو کۆمەلگەیە بکا بە مێژوو بۆیە هەر کەسێک و هەر لایەنێک و هەر شوێنێ گەنجی هەمالکە گەنج ئەوە کا بەڕابردوو بۆیە بەڕاستی ینی هێزی گەنج توانای گەنج بۆ گۆڕانکاری دوورە لە هەر پلان و پرۆژێک کە خەڵکێک دای بنێ بەڵکو ینی وەک لە ئۆڵۆ پێم وتی گەنج ئەگەر لە کورتین پێناسەی بکەین گەنج گەنجینەی گۆڕانکاریە ئەگەر گۆڕینی هەموو سیستەمە سیاسیەکانی کۆمەلگا چ لە سەردەمیەگە پێغمبەری ئیسلام تەماشاکەی صلی الله عليه وسلم ئەوانەی کە بە چواردەوریەوە بوون ئەو گەنجانە بوون کە توانیان بە پێچەوانەی شەپۆل و تەوژمی جاهیلیەوە مەلە بکەن توانیان گۆڕانکاری زۆر گەورە دروست بکەن ئەگەر سەیری شۆڕشی فەڕەنسی بکەی شۆڕشی فەڕەنسی گەنج کردی کە ئێستا بە شێواز لە شێوازەکان وەکو ناوبانگێکی گەورە ئەمجارێ ناوێنەوە ئەگەر سەیری شۆڕشی بەگلادیش بکەی کە گەنجەکان دەرفەتی کاریان لێسەندرا بوویەوە و لەو بوارەی کە خۆیان تایە پێگەشت بوون ڕۆڵیان لێوەرگیرا بوویەوە بۆیە ئەمانی ڕۆڵیان لە دەسەڵات وەرگرتەوە جا ئەمە کرێ زەنگێک بێ بۆ هەر دەسەڵاتدارێک هەر سیستەمێکی بەڕێوەبردن کاتی ڕۆڵت لە گەنج سندەوە گەنج ڕۆڵت لێ ئەسێنێتەوە بۆیە ئەمە ئەکری ئاگادارکردنێکی بۆ دەوڵەتی خۆمان بۆ حکوومەتی کوردی بۆ دەسەڵاتی کوردی بۆ سیستەمی بەڕێوەبردنی کوردی ئەگەر ڕۆڵ لە گەنج بسێنیتەوە گەنج ڕۆڵ لێ ئەسێنێتەوە کە بە دوور نییە ئەو حاڵەتە ینی بکوێتە حاڵەتی تەقینەوە وەک چۆن لە گەنجانی بەگلادی شال نزیکترین حاڵتا ڕوویداوە باشکار سەرۆر یەنە سەر ئەو بابەتەوە بابەتێکی گرنگە وروژان بەڵام با من لەسەر ئەوڵی قسەکانە پرسیارێکم کە باست لە گۆڕانکاری کرد گەنج هەمیشە داینەمووی گۆڕانکاری و لە قۆناغێک بۆ قۆناغێکی تر کۆمەلگا ئەبات بەس خۆ گۆڕانکاری لە پێناو گۆڕانکاریە مەرج نییە چ جۆرێکی گۆڕانکاری ئایا ئەو گەنجانی ئێستا لە هەرێمی کوردستان شەوتا بەیانی لە تۆڕەکانی کۆمەڵایەتی سەرقاڵن و بە جۆرێک لە جۆرەکان خۆیان و کۆمەڵگەیان بێهۆش کردووە گۆڕانکاری بەمانە ئەکرێ یا ئێمە ئەمانە چ گۆڕانکاریە بکەین لە چ قۆناغی وە چ قۆناغی پرسیارێکی زۆر جوانە کاکدانا ئەمە من ئەتوانم ڕەفتێکەمەوە بە حاڵەتێکەوە لە خزمەتە تاوان تۆ ئەوەت ئامانجە گۆڕانکاری لە پێناو گۆڕانکاریان نەبێ بەڵکو لە خراپەوە بۆ باش بگۆڕین یا لە باشەوە بۆ باشتر بگۆڕین بێگومان ڕاستە دەسەڵاتێک کە بیاوێ بمێنێتەوە ئەبێ گەنج وا لێ بکە غافڵگیری کە گەنج لە غەفڵەت هابژی گەنج لە مەشغوڵی هابژی ئەمەش باشترین شتێک بۆ ئەوەی کە گەنج خۆی لەبیری بچێتەوە کۆمەڵگەی لەبیر بچێتەوە گۆڕانکاری لەبیر بچێتەوە مەشغوڵکردنیەتی بە سیستەمێکی سۆشیال میدیایی گەورە کە خسویانتە بەردەستی خەڵک بەڕەهایی بۆ ئەوەی ئەمان ئەوەندە غافڵ بن لە خۆیان لە گۆڕانکاری لە کۆمەڵگە لە چی تا ئەوەی خۆیان بمێننەوە بەڵام بای ئەوەن گەنج لەم کۆمەڵگەی وجودی هەیە کە ئەتوانێ لەم پلانە نامویە تێبگە کە ئەتوانێ ئەو گۆڕانکاریە بە حەقیقی لەناو کۆمەڵگە ئەنجام بدا ڕاستە کۆمەڵێک ئەتوان کۆمەڵی خەڵک مەشغوڵکەن بەوەی کە خۆیان مەبەستیانە ینی وای لێ بکەن ئەم کەسە وشار نەبێ ئەم کەسە ئاگای لە گۆڕانکارە سیاسیەکانی کۆمەڵگە نەبێ ئاگای لە گۆڕانکاری ئەخلاقیەکانی کۆمەڵگە نەبێ ئاگای لەم هەموو پلان و پلانگێڕیە نەبێ کە بەرامبەر گەنجی ئەم وڵاتە ئەکرێ بەڵام بایی ئەوە گەنج هەیە بایی ئەوە گەنجی وەشارمان هەیە کە ئەتوانێ ئەم تەڵانە بتەقێنێ کە ئەتوانێ ئەم پلانانە هەڵوەشێنێتەوە هەر بە سادەی پێت بڵێم ئێمە لە ناو کار و پرۆژەکانی خۆمانە بنمونە پرۆژەی سوورەتی ڕەحمانمان هەبوو جەناب بیتەوە ئاگاداری لە پرۆژەی میهادا سوورەتی ڕەحمان امتحانمان کرد 33,000 کەس کە ڕێژەی لە 90 بەروسەری گەنجی تەواو بووە بەشداری کردووە یعنی ئەی ئەمە چۆن گەشتە ئەوان ئەی باشە لە تازەترین ڕووداوەکان کە پرۆژەکان کە ئەنجامماندا پرۆژەی میهادی ئەقسا بوو باشە بۆ هاوسۆزی بوو بۆ برایانمان لە غەزەی مبارەکە ئێستا غەزەی مبارەکە لە ئەقسای پیرۆز با بڵین لەو گەنجانی کە لەوێ خەباتەکەن بۆ پشتیوانی و هاوسۆزیمان بۆ ئەوان 50,000 کەس بەشداری کردووە لە بەرکردنی سوورەتی سەف کە یەکێکە لە بەهێزترین بناغەکانی گۆڕانکاری لە عەقیدە و فکری خەڵکە بۆیە بای ئەوە گەنجمان هەیە سێ تەماشای نووری حیکمەکە 28,000 تەلەبەمان هەیە کە خەریکی خوێندنەوەی قورئان و ئاەتەکانی خوایە کە بناغەی گۆڕانکاری فکری لە باشەوە بۆ باشتر لە خراپەوە بۆ باش ئەمانەیە سەیری ئەو کار و پرۆژانە کە ئێستا گەنجی پێوە مەشغوڵە ڕاستە هەوڵیان داوە گەنج غافڵکەن بەڵام بای ئەوە گەنجمان هەیە کە گۆڕانکاری سیاسیەکان گۆڕانکاری ئەخلاقیەکان گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان دەستیان تیا هەبێ خاوەن بڕیار بن بتوان پێگەی کۆمەڵایەتی خۆیان دیاریکەن بتوان لەسەر مافڕەوەکانی خۆیان شەڕ بکەن بەڵێ ئێمە ڕاستە پلانێک هەیە کە بە باشیش و پلانە ئیشی لەسەرەکریانی پارەی بۆ سەرفەکرێ خەڵکی بۆ تاعین کراوە چی کە گەنج هۆشیار نەبێ ئاگای لە خۆی نەبێ
با بڵێن گەنجێک بێت کە کاریگەری سلبی لەسەر خۆیان نەبێ بەڵام بای ئەوە گەنج هەیە کە ئەم گۆڕانکاریە ڕەشمێ ئەم گۆڕانکاریە بگرێ و بتوانێت ئەم گۆڕانکاریە لە کۆمەلگای دروست بکات. زۆر باشە کاک سەروەر چۆن گەنجانی ئێمە وا هۆشیار بکەینەوە کە چاو لە گەنجانی سەردەمی ئیسلام بکەن بۆ نمونە ئوسامەی کوڕێزەی کە 7 ساڵ بووە سەرکردەی سوپایەکی موسڵمانانی کردووە هەروەها محەممەدی فاتح کە 22 ساڵ بووە فەتحی قوستەنتینیە کردەوە. باشە چۆن گەنجان هۆشیار بکەینەوە کە لەوەی هێند بە شتانێکی لاوەکی و خۆیان مەشغوڵ نەکەن چاو لە سەردەمانی پێشووتر بکەن و چاو لە گەنجانی ئیسلام بکەن بۆ ئەوەی ئەمانش گۆڕانکاری دروست بکەن. سەیریکە ئەگەر تەماشای پێغەمبەران بکەین سەڵات و سەلامی خۆیان لێبێ ئەخوای پەروەردگار کاتێک ویستویەتی گۆڕانکاری فکری کۆمەڵایەتی عەقیدەیی لەناو خەڵکا دروست بوو بێ گەنجانی هەڵبژاردۆ کردوونی بە پێغەمبەر ئەگەر تەماشایان کەی ینی ئەگەر بە ڕێژەی 100 نەبێ 95 پێغەمبەران گەنجانن ئەو پەیامانی کە خوا هێناوێتی داوێتی بە بەندەکانی خۆی تا بەناو بەندەکانە بڵاوی بکاتەوە گەنجان سەرمەشقی بوون ئەگەر تەماشای دەوروبەری پێغەمبەری خوا بکەی صلی الله علیه و سلم گەنجان سەرمەشق بوون بۆ گۆڕانکاری بۆیە گەنج ئوستاز تا قۆناغێک وەک بڵێ خۆ خواردنەوەی هەیە تا قۆناغێک هەزمکردنی بابەتەکانی هەیە بەڵام لەبەرەوەی گەنج لە وڵاتە شتێکی نییە لە دەستی بە شتێکی نییە لە دەستی بە بۆیە ئامادەیە ئەوە لەو خەڵکە بسێنێتەوە کە ویستویەتی ئەم شتێکی نەبێت لە دەستی بە ینی گەنجی ئێستا وادەم شتێکی نییە لە دەستی بە وادەم ڕێگایەکی کراوی لە بەردەمانیە بۆ ئەوی ئاوات و خواستەکانی بەدیبێنێ وادەم پلان و پڕۆژەکانی هەمیشە بە مەئوسی تەماشا ئەکرێ وادەم هەلی کارەکان لەوە چێ بۆ خەڵکێک کە لە دەروی وڵات هاتوێ زیاتر بێ بۆ گەنجەکە لە ناوخوا وجودی هەیە هەموو ئەمانە پاڵنەر دروستەکەن بۆچی بۆی ئەم گەنجەبی لە گۆڕینی ئەم سیستەمی کۆمەڵایەتی بکاتەوە ئەم سیستەمی کۆمەڵگەیە بکاتەوە بۆیە خەڵک کاتێک کە ناخیت پڕ کرد لە گلەیی بە دووری مەبینە کە ئەم گلەیانە وا بکەن گۆڕانکاری گەورەی کۆمەڵگە ڕوو بدا بۆیە گەنج سەرمەشقی گۆڕانکاریەکانە گەنج ئەتوانێت پاڵنەری بەهێزی هەیە بۆی گۆڕانکاریەکان بکە گەنج لە ئێستا لە کۆمەڵگەی کوردی شتێکی نییە لە دەستی بە نمونەیەکت بۆ هێنمەوە بە سەدان گەنجمان هەیە لە دەڤەری شارەزور و پێنجوێن و ئەو دەڤەرانی کە زەرعاتی لێکرێ بە سەدان گەنجی شەهادەدارمان هەیە سەعات 3 شەو لە پشتی پیکا بە ئەخەوێ ئەیبەن بۆ شوتی باکردن و دێتەوە بۆ ئەم گەنجە ئەمەل و ئاواتی نییە بۆ ئەم گەنجە حەز ناکات لە شەهادەگەی خۆیان کار بکە بۆ ئەم گەنجە کە تۆ عنی کام بەرپرز ئاگای لەوێ سەعات 2 شەو گەنجی ئەم کۆمەڵگەیە هەڵەسێ لە پشتی پیکابێک تا ئەوێ سەریەدا بە چەمچەی پیکابە بڕوە بە 5,000 و 6,000 شوتی بارکە تەماتە بڕنێ بەس هاوینانیش ئەم دەرفەتی بۆ ڕخسێ لە زستانانە بێ ئیش و بەتاڵدا بنیشێ کەواتە ئەمە پاڵنەرە بۆ ئەوەی چی هەر ئەم گەنجە بتخاتە خوارەوە هەر ئەم گەنجەمە پاڵنەرە بۆ ئەوەی هەر ئەم گەنجە سیستەمی سیاسی سیستەمی بەڕێوەبردنی کۆمەڵگە بگۆڕێ لەبەرچی لەبەری تۆ حسابت بۆ نەکردووە کام بەرپرستا ئێستا تۆ گوێت لێ بووە باسی ئەو گەنجانە بکە کە سەعات 2 شەو لە سەر شۆستەیەک دانیشتون بە جلێکی ئیشەوە چاوەڕێن یەکێ فەرمیان لێ بکە ئیشە بکەن ئیشەکەژەوە نەبێ ئیشێکی ئەوەندە شایستە بێ کە بتوانێت ژیانی خۆی پێ بەڕێ بکە بە ڕێژەیەکی کەم لە مادە بە ڕێژەیەکی کەم لە پارە عنی ئەوێ مەمرە و مەژی ژیان بەڕێ بکاتەواتە ئەم گەنجە پاڵنەرێکی هەیە بۆ ئەوەی چی لەبیری نەچێتەوە کە ئەم سیستەمی سیاسیە ئەم سیستەمی حکومڕانیە کە بۆتە پاڵنەر بۆ ئەوەی ئابم جۆرە بژی بۆیە هەر ئەمە ئەتوانێت ئەو گۆڕانکاریە بکە کە کۆمەڵگە داوایەکە باشە تۆ لە ئەوڵ قسەکان تاوتە هەر کۆمەڵگەیە یان بزات هەر سیستەمێکی بەڕێوەبردن هەر حکوومەتێک گەنج پێشگوێ بخە گەنج ئەو دەسەڵاتە کاتە مێژۆوە بەڵام ئەگەر بە وردی بین هەرێمی کوردستان من هەست ناکەم باسی کاتی خۆبەڕێوەری خۆمانەکەم بەو شێوازە بێت 2 دانە ساڵە دەرماڵە نەدراوە بە قوتابیانی زانکۆ ئەوکێک تۆرانی سەریکە بەڵێ ئەوەی تۆ باسی کرد ئەو هەموو گەنجە لە شارە زور کە ئەوە نمونەیەکە مشتێکە لە خەروارێک بۆ هەموو کوردستان سەعات 2 هەڵەسێ دوای پیکابێکە بڕۆ شوتی بارکە ئەم گەنجەکە لەسەر مافی خۆی قسە ناکە ئەوەی قوتابیە لەسەر ئەو 50,000 هێتی قسە ناکە منێک چۆن چاوەڕێ بکەم ژیانی منیش بۆڕێ ئەو پرسیارە هەرچەند تەسەور وایە پرسیارەکە تۆزی بێ ئەمەلانە بێ حەق واقع باشە ڕاستە واقع لە ظاهرابوونی هەیە یعنی ڕاستی ئێستا خوێندکارانی زانکۆ بێدەنگن لەوەی کە داوای دەرماڵی خۆیان بکەن بەڵام بێدەنگیش نەبوون مامۆستا من لە 2 ساڵی ڕابردووە لە ناو خۆپیشاندانەکانی زانکۆی سلێمانی لە خزمەت تەلەبووی خوێندکارانە لەوێ بووین بە دەنگی دلێر داوامان کردووە دەرماڵی خوێندکار ئەبێ بدرێت بە خوێندکاران بەڵام ئەوە وعدی درۆی بەرپرسانە
کە ئەمانی خستۆتە چاوەڕوانیەوە و من بێگومانم لەوەی کە ئەم ساڵ ئەو مەسەلەی بابەتی داواکردنی دەرماڵە چ خۆم کە بە عملی ئەچمە ناوی ئینشاءڵڵا داوای مافی خوێندکارەکەین چ ئەو هەموو گەنجەی کە پەیوەندیان بە منەوە کردو بۆ ئەو قەزیانی بەڕاستی هەر پێرێ بوو یا دوێنێ بوو لەگەڵ نەفرێک کە تەلەبەی زانکۆی سلێمانیە لە گفتوگۆوە بینەوەی بۆچی 2 ساڵ دەرماڵی خوێندکار دوا خراوە چی بکرێ بۆ ئەوەی کە دەرماڵی خوێندکار جارێکی تر بگەڕێتەوە ماوەسە قۆناغا ئێستا لەم قۆناغا کە خوێندکار بێدەنگە لە داواکردنی دەرماڵە ئەوەیە کە تروسکایەکیان پیشان داوە پێشتر وعدێکیان پێداون لە وعدەکە درویان کردووە 4 ساڵ لە زانکۆی دوانەکەی بێگومان وایە خۆ ئەمە دەستخستنە قوتی خوێندکارە بەڵام یەکشت پێ بڵێم تەنها خوێندکاران نییە ئەم دەسەڵاتە دەستی خستۆتە قوتەکەیەوە ئەسیری خاننشینان بکە تەماشای کەمەندامان بکە بەڵام ئەو گەنجەی کە من دووبارە ئەو قساکەمەوە ئەو گەنجی ئێستا دەرماڵی پێنادەی پشتگوێی ئەخی ئەو گەنجە ئەتکا بە مێژوو ئەو گەنجەی وەڵی زۆر بە قەنەعەتۆم قساکەم کاکدانا زۆر بە قەنەعەت و ئێڵێم ئەو گەنجەی ئێستا لە خزانکۆیە و تۆ پشتگوێت خزۆ و دەرماڵی پێنادیت و دەرفەتی کاری بۆ ناڕخسێنیت و هەلەکانی لێ ئەسێنیتەوە هەر ئەم گەنجەی ئەتکا بە مێژوو ئەتکا بە ڕابردوو واد لێ ئەکا خەڵک پەنجەت بۆ ڕابکێشن بڵێن ئەوە چۆن لە فیلمی ماکسیمیلیانە خەڵکێک کە جوولەکە بوو پەنجام بۆ ڕاکێشا بە تەنزەوە پێیانەوت ئەوە جوولەکەی ئەو جوولەکەی وای لێ دێ ئەگەر دەسەڵاتی کوردی بەخۆیان نەچێتەوە حیزبەکانی دەسەڵات خەڵک پەنجەی تۆمەت و پەنجەی ناشرینیان بۆ ڕاکێشێ ئەڵێ ئەوە بوو کەوای کرد بۆیە هەر بەجددی ئەو گەنجێک کە ڕۆڵی لێ بسێنیتەوە ڕۆڵ لێ ئەسێنێتەوە بەس سەر ئەو قسەیە هەر گەنجانی ئێستا کە تۆزێک پارەیانێتە دەست بیر لەوە ناکەن و گۆڕانکاری بکەن بیر لەوەکەنەوە بچنە دەرەوەی وڵای ینی هەر ئیشێکیان ئەبێت ڕاستەوخۆ بیر لە گۆڕینی ژیانیانکەنەوە لە دەرەوە با قسە لێوەرگرمەوە مەرج نییە ئەوەی کە پارەی بێتە دەست بڕوا بە دەرەوەی وڵات بە سەدان گەنج هەیە لە منتیقی ڕانی و پشتدەر و ئەوانە کە زۆرترین ڕێژەی گەنجان سەفەری لێکردوون بۆ دەروی وڵات وەڵاهی مەرجەوە نییە پارەی پێبوو بێ ڕۆشت بێ زۆرینەی بە قەرز ڕۆشتەوە مامۆستا بێزار بووە سەیری چواردەوری خۆی کردووە هەلێک نییە بیر لە ڕابردووی بکاتەوە ئەم گەنجە ئەوێ ژن بێنێ ناتوانێت ئەم گەنجە ئەوێ ئیش بکان نییە ئەم گەنجە ئەوێ ژیانی دایک و باوکی بگۆڕێ برا خوشکەکانی بگۆڕێن بۆی ناڕەخسێ بۆ ئەم گەنجانەی کە لە دەڤەری پشتدەر بتوێن لە ڕانی و قەڵاتزێ وڵات و نیشتیمانی خۆیان جێڵن لە سەرجەم کوردستان وڵات و نیشتیمانی خۆیان جێڵن بۆ دایک و باوکی خۆیانیان خۆش ناوێ بۆ نیشتیمانی خۆیانیان خۆش ناوێ بۆ پێتان وایە ئەوە چێ ئەدا لە ئاوی ئیجا پەڕێتەوە تایە ئەخنکێ تایە ژیانی خۆی بەختەکە بۆ ئەم کەسە کە سوکاری خۆی خۆش ناوێت بەڵام لە نەڕەخساندنی دەرفەتە ڕائەکا بۆ دەرفەت ئێستش ئەو تروسکایی نەبینیەوە کە بتوانێت گۆڕانکاری گەورە لە کۆمەلگای ڕووبدا ئەگەر ناناڕوە وەرە با حکومەتی کوردی بگۆڕێ بە ئەم حکومەتە ئەم دەسەڵاتە ستەمکارە بگۆڕێ بزانە گەنجانی ئەوروپا نایەنەوە وێرە کەواتە ئەوەی کە وڵات جێئهێڵێ لە ناچاری جێهێشتووە دایک و باوکی جێئهێڵێ لە ناچاری جێهێشتووە نەک ئەوەی تۆزێ پارەی بێتە دەست و بچێتە دەروی وڵات نەوەڵام من زۆرێک لەوانی کە بینیمە ڕۆشتن بۆ دەروی وڵات پاریان قرس کردووە کە ڕۆشتن من برایەکی خۆم ڕۆشتووە دەروی وڵات پارەی قرس کردو ڕۆشتووە لە بێئەمەلی و نەبینی تروسکاییایە ئەم گۆڕانکاری لە ژیانی خۆیان دروستەکە و بێگومان ئەگەر دەوڵەتێکی شایستە و ڕێک و پێک هەبوایە هیچ کەس لەو گەنجانە ئامادە نەبوو نیشتیمانی خۆی بێڵێ مەگەر بۆ سەفەرێکی شایستە کەمتر لە یەک دەقەم ماوە دواوتی تۆکو گەنجێک بۆ گەنجان لە ڕووی پەروەردە لە ڕووی گۆڕانکاری کەمتر لە یەک دەقە من ئەم پەیامم بۆ گەنجان هەیە ئەخلاقی کۆمەڵگە بەدەستی ئەوەیە ئاگاتان لە ئەخلاقی کۆمەڵگە بێ کۆمەڵێک دەستی دەرەکی هەیە یانێ ئەخلاقی ئەم کۆمەڵگە بشێوێن تکام وایە گەنجانی کۆمەڵگە نەکەونە ناو ئەو بازنەی کە یانەوێ ئەخلاق و مەبدە و ئەبا بڵێن ڕێگا جوانەکانی کۆمەڵگەی کوردەواری تێک بدەن ئێمە پێکەوە هەموو گەنجان پێکەوە چ خوێندکارانی زانکۆ چ ئەو گەنجانەی کە دەرفەتی ئیشان بۆ ناڕەخسێ خەریکی کرێکارین بە شادێکی بەرزەوە چ ئەوانەی کە یانی وڵات جێبێڵن ئێمە ئەتوانین پێکەوە بە تیمێک ئەم دەسەڵاتە ستەمکارە خۆسەپێنە گۆڕانکاری بەسەرابێنین ئینشاءڵڵا سەرۆری مام سلێمان چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی سوپاس بۆی لەم تۆرێ دەست خۆش بێت